محەممەد شیع سوودانی سەرۆک وەزیرانی ڕاستپێراوی عێراق لە یەکەم نووسراوی فەرمیدا دەستوری پێشێل کردو بەهۆی زمانی کوردیشەوە تووشی ئیحراجی بوو. درنگانێکی شەوی ڕابردوو بوو کە نووسراوەکەی سوودانی بۆ پەرلەمانی عێراق بڵاو کرایەوە. سوودانی داوای کردبوو پەرلەمان ڕۆژی پێنجشەممە بۆ دەنگدان با کابینەکەی کۆ ببێتەوە لە کاتێکدا ئەمە هەڵەیەکی یاساییە وەکو نووسینگەی جێگیری سەرۆکی پەرلەمان وەڵامی داوەتەوە دیاریکردنی ڕۆژی کۆبوونەوە تەنها لە دەسەڵاتی پەرلەماندایە نەوەکو کەسی دیکە. هەڵەی دووەمی سوودانی نەناردنی کارنامەی کابینەکەی بوو. نووسینگەی شاخەوان عەبدوڵای جێگیری سەرۆکی پەرلەمان بۆ سوودانی ڕوونی کردوتەوە کە پێویستە بەر لە هەر داواکاریەکی لەو شێوەیە سەرەتا کارنامەی حکوومەتەکەی بۆ پەرلەمان بنێرێت تاوکو ڕەوانەی لیژنەی تایبەتمەند بکرێت. لە کڵەشەی نووسراوەکەی سوودانیدا لە لای دەستە ڕاستەوە زمانی عەرەبی بەکارهێنراوە و لە لای دەستی چەپیش زمانی ئینگلیزی وەکوەوەی زمانی ئینگلیزی زمانی فەرمی وڵات بێت. جێگیری سەرۆکی پەرلەمان لا وەڵامی سوودانیدا ئەم هەڵەی زە کردوتەوە و پێی گوتووە مادەی 4 دەستور فەرزی کردووە نووسراوە فەرمیەکانی دەوڵات دەبێت زمانەکانی کوردی و عەرەبی بن. ئەم هەڵە تەکنیکی و یاسایانەی سوودانی ناچار کرد بە پەلا نووسراوێکی دیکە بۆ پەرلەمان بنێرێت و فەرزەکەی دەستور جێبەجێ بکات کە بەکارهێنانی زمانی کوردیە. کار و کاردانەوەکان چەند خولێکێکیان نێوان بوو. ئەو کاتەی جێگیری سەرۆکی پەرلەمان داواکاریەکەی سوودانی ڕەت کردەوە. چەند خولێکێکی نەبێت سوودانی نووسراوە نوێیەکەی بڵاو کردەوە. هەم زمانی کوردی بەکارهێنا بوو، هەم کارنامەکەی ناردبوو، هەم پێنجشەمەکەشی سڕی بووەوە. زووم سەرنجی ئەوەی داوا کە نووسراوە تازەکەی سوودانی هێندە بە پەلە نووسراوە تەنانەت ئاگاداری ئەوە نەبووە مێژۆکەی بگۆڕن. نووسراوە کۆنەکە 25 مانگی لەسرە، نووسراوە تازەکەش هەر 25 مانگ لە کاتێکدا ڕۆژێکیان لە نێواندا بووە. چاکردنەوەی بە پەلەی هەڵەکان دوای کرد سەرۆکاتی پەرلەمانیش بازووی وەڵام بداتەوە. سەرنجام محەممەد حەلبووسی سەرۆکی پەرلەمان کۆتایی بە بابەتەکە هێنا و گوتی سبەی پێنجشەممە کاتژمێر 2 پاشنیوەڕۆ پەرلەمانتارەکان ئامادە بن بۆ دەنگدان لەسەر کابینەکەی سوودانی.